تەندروستی هەڵەبجە لە کەرتێکی خزمەتگوزارەوە بۆ فەزایەکی ململانەی شخصی گۆڕاوە. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە ڕاژەی بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی گواستوتەوە بۆ سلێمانی، پێشتریش هەڕەشەی کوشتن و ئەواش ململانەکانی قوڵتر کردوێتەوە. دکتۆر باخان تاڵەبانی بە پەیامی ڕاگەیاند کە ئەو دەمانگە لە هەڵەبجە دەوام دەکات، بەڵام بەبێ ئاگاداری خۆی ڕاژەکەی گوازراوەتەوە سلێمانی. ئەمەنگاواش باوڵی بێدەنگکردنی لە ئاز گەندەڵیەکان دەزانێت. ئاماژە بەو کتابە کراوە کە 429 بەڵام ئاماژێر نەکراوە چی لە ناو ڕۆکی ئەو کتابی خۆیانە نووسیویانە. ئەمە لە کاتێکە کە پێشتر باسییان لەوە ئەکرد ئێمە میلاکمان نییە و پزیشکمان نییە، بۆیە ئێمە ناتوانین پزیشک نەقڵ بکەین. ئەمە لە کاتێکە هەر کەسێک نەچێتە بەرەی خۆیانەوانەیە و لە دژی مەساڵحی خۆیان و ئاغاکانیان قسە بکات، بەم شێوەیە پلانیان لێدا ئەڕێژن و نەقڵی ئەەکەن. بەڵام من محکەمەی ئیداریان لێگرم سکاڵە یاسایم تۆمار کردو لە سەریان، چکە پێشتریش هەڕەشەی کوشتن و لە ناوبردن و ناوزەڕاندن و تەشیرکردنێکی زۆر بەرامبەر بە منەکەن، چونکە لەسەر دۆسەی گەندەڵیەکانیان من شت باسەکەم. پەیوەندیم کرد بە بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەوە بۆ ئەوەی لەسەر ئەم بابەتە قسەم بۆ بکات، بەڵام ئامادە نەبوو هیچ ڕوونکردنەوەیەک بدات. سەرچاوەیەک لە تەندروستی هەڵەبجە پێ ڕاگەیاندم کێشەی نێوان بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە و بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتن لە دادگایە و چاوەڕێ دەکەن داواکاری گشتی یەکلایی بکاتەوە. چالاکێکی کۆمەڵی مەدەنی دەڵێت هەمیشە چاودێری ئەدای بەڕێوەبەرایەتیەکان دەکەن لە بەشێک لە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان خراپ بەکارهێنانی دەسەڵاتێ و زۆرێکیشان داوەتە دادگا، بەڵام دادگا بە ئەرکی خۆی هەڵنەستاوە. خەتەرترین و مەترسیدارترین سێکتەر کە ئەو حاڵەتەی بریتە لە کەرتی تەندروستی لە هەڵەبجە کە بەرپرسی یەکەمی ئەو کەرتەواتە بەڕێوەبەری گشتی تەندروستی سەبەبی هەرەسەرێکی کێشە و گرفتەکانی خودی کەرتەکەیە کە هەم دەسەڵات خراپ بەکارێنێ ئیسا ئیستیعمالی سوڵتەی پێڵێن لە قانونا کە ئەوەی بەسەرا سەپا ئەبێ ڕاستە و خۆ ڕەفعەلیەتی پێ بکرێواتە لە شوێنەکەی دوور بخرێتەوە، هەرگیز و هەرگیزش نەکرێتە بەرپرسی یەک نەفەری تر، واتە هیچ بەرپرسیارەتێک بە تەمەنی وەرناگرێ و کەسێکەوە ئینحرابی سوڵتەیەکە واتە کورسیەکەی بۆ غەیری ئامانجی گشتی بەکارێنێ، بەداخەوە بە بەڵگەوە لە لامانە بە دەنگ بە ڕنگ بە نووسین بە هەموو شتێک بەڵگەی حاشاڵ نەگر کە ئەم حاڵەتە لە کەرتی تەندروستی ئینحرافی سوڵتە هەیە و پێویستە دادگا بە ئەرکی ئەخلاقی و یاسایی خۆی هەڵسێ داواکاری گشتی بە هەمان شێواز. هەڵەبجەیەکان داوا دەکەن ململانەی بەرپرسە حیزبەکان لە چوارچێوەی کێشە و گرفتە شخصیەکان ببرێتە دەرەوەی پارێزگاکەیان و شارەکەیان بەرەو پێشەوە ببرێت، بە تایبەت کە ئێستا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناژ لە ئاستێکی زۆر خراپدایە. هاوکات ئەوەش دەڵێن دەبوو هەمووان کاریان کردایە بۆ پێشکەوتنی هەڵەبجە و بەرەو پێشبردنی کەرتی تەندروستی، بەڵام ململانەی حیزبی و شخصی کاریگەری نەرێنی گەورەی لەسەر چەند کەرتێک داناوە. هاوکات شارەکەش پێویستی بە پزیشکی پسپۆڕەیە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.